مەسیحەکانی گوندی هەزار جۆت لە سنووری قەزای بەردەڕەش ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیحیان پیرۆز کردو و لەم ڕۆژەشدا هیوایان دەخواست ئاشتی دیموکراسی بەرقەرار بێت و لە کوردستان و گشت وڵاتانی جیهان. ئینشاءالله هەمی عێراق بپارێزیت بۆ هەمی ئەطیافە وإنشاءالله يعني أو صالح خير وسلامت بيت بأخرى. جشني همي كردستاني بيروست كان جشني ما همي مسيحية الكردستاني والبشمركت ما بيسر سنورة قالك صاغبن همي بخير هاتن انجش سر چاوا. بەشێک لە مەسیحەکانی ئەم گوندەیە سوپاسی هێزەکانی پێشمەرگەی کوردستانیان دەکرد کە توانیتی خاکیوان ڕزگار بکات لە دەستی چەکدارانی داعش. و سوپاسیا پێشمەرگەن کەین سەنگەری بۆ گەڕاندنا مەسیحیەتمەل سەهل نەینەوە بگەڕێنە جێخۆ ئایدێ بکەن خێر و خۆشی و سوپاسیا هەمی پێشمەرگێت کوردستانێت کەین. لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان مەراسیمی ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیح لە کەنیسەکان کرایەوە و لە مەراسیمەشدا وتاری ئاینی و سرودی ئاینی خوێندرایەوە و دواتریش جەژنە پیرۆزەیان لە یەکتر دەکرد. محەممەد جەلیل کەناڵی بادینان سات گوندی هەزار جۆت لە سنووری قەزای بەردەڕەش.